بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لەگەڵ بەڕێز دکتۆر یوسف محەممەد تاوتوی چەند پرسێکی گرنگ تایبەت بە بارودۆخی هەرێمی کوردستان و عێراق دەکەین لەوانە کاریگەریە و خۆپیشاندان و گرژە سیاسانی کرد لە بەغدایە لەسەر هەرێمی کوردستان و هەڵبژاردننی پێشوەختەی عێراق و هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستانیش کاکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونتان هەربژی سپاس دەکەم گەر سەرتا لەوە دەست پێ بکەین ئەو گرژیانی کە لە بەغدات یاخود بڵێن خۆپیشاندانانی کە لە سیمانگەوە خۆپیشاندان ڕەوتی سەدر پەرلەمانی عێراقیان دەست بەسەراگرتووە ئەم خۆپیشاندانەوە ئەم گرژیانە هیچ کاریگەرێکی لەسەر هەرێمی کوردستان هەیە؟ بەنای خۆی گەورە و میهرەبان بەدڵنیاییەوە یعنی بەو تێزە نییە کە ئەنجاران دەسەڵاتدارانی هەرێم پیان وا بوو کە گرژیەکانی ناوە عێراق کاریگەریان لەسەر هەرێمی کوردستان نابێ بەڵکو ڕێک پێچوانەکەی ڕاستە هەر گرژیە کە توندبوونەوەی ململانەیەک کە لە بەغدا هەبێ ڕاستە و خۆ کاریگەری لەسەر هەرێمی کوردستانی شەبێت و بە تایبەتیش ناڕەزایەتەکانی خەڵک لە هەرێمی کوردستانیش بەردەوام لە هەڵکشانە و ناڕەزایەتێکی بەرفراوان هەیە و دەسەڵات لە هەرێمی کوردستانی شکستی خواردووە هەرچەندە یعنی ئەو خۆپیشاندانانی کە ئێستا لە بەغان تابعیان جیاوازە لەو خۆپیشاندانانی کە لە 2019 بوون ئەم خۆپیشاندانانی ئێستا پەیوەندی بە سرعی لایەنەکانەوەی لەسەر سوڵتا لە عێراق لە سەردەسەڵات لە عێراق بەڵام بەدڵنیاییەوە خەڵکی کوردستان زۆر ناڕازین لەم بارودۆخی لە هەرێمی کوردستان هەیە و ئەو خۆپیشاندانانە ژوا بینن کە بەگژارچوونەوەی ئەو دۆخەنە هەموارەیە کە خەڵکی تێکەوتووە لە عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە بۆیە بەدڵنیاییەوە کاریگەری لەسەر زیادبوونی تووڕەیی و ناڕەزایەتەکانی خەڵکی هەرێمی کوردستانی باشە بەزەوەی کە بەرەزوتت خۆپیشاندانەکانی بەغداد ئەوەی 2019 لەگەڵ ئەوەی کە ئێستا 2022 جیاوازە؟ بەڵێ ینی ئەوەی کە لە پێشتر لە مەیدانی تحریر بوون و نەیانتوانی بچنە ناوچەی سەوزە 2019 چەند دواتر حکوومەتی عادل عەبدولمەهدیان ڕووخاند لەگەڵ ئێستای سەدرەکان جیاوازێکی بەڵێ ئەوە ڕاستە بەشێک لە سەدرەکان هەندێک جار بەشدار بوون لەو خۆپیشاندانانی 2019 بەڵام خۆپیشاندانی 2019 خۆپیشاندانی خەڵکی ئاسایی بوو خۆپیشاندانی گەنجان بوو دژ بە کۆی فەرمانڕەوایانی ئەو کاتی عێراق کە ڕەوتی سەدری یەکێک بوو هەیە ئێستاش بەشدارن لە سیستمی حکومڕانی عێراق و داواکردنی چاکسازی بوو لە کۆی سیستمی حکومڕانی عێراق بەڵام ئەم خۆپیشاندانانی کە ئێستایی بینین چه ئەو خۆپیشاندانانی ڕەوتی سەدر ئەیکەن و ئێستا دەستیان بەسەر ئەنجومەنی نوێنەرانی عێراقا گرتووە چه ئەو خۆپیشاندانانیش چوارچێوەی هەماهەنگی ئەیکەن و ئەچنە بەردەم ناوچەی سەوزەوانە خۆپیشاندانی لایەنەکانی ناو شیعان بۆ سەپاندنی هەژبوونی خۆیان بەسەر سیستمی حکومڕانی عێراق ینی شەڕی دەسەڵاتە پەیوەندی بە ژیانی خەڵکە و نییە چاکسازی ئەوەی خۆپیشاندانی هەردوولە تا ڕادەیەکی زۆر شەڕی نفوز و سوڵتەیە لە چوارچێوەی دەوڵەتی عێراق باش ئەوی کە بەڕێزوتت کاریگەری دەبێت لەسەر هەرێمی کوردستان ئەو خۆپیشاندانە لەسەرەوەی کە خەڵکیش لێرە ڕقی زیاتر بێ بەرامبەر دەسەڵات بە سەبارەت بە تێڕوانی دەسەڵاتداران بۆ خۆپیشاندان لێرە و لە بەغدا چۆنە بۆچی لەوێ پشگیرن بەڵام لێرە سەرکوتکارن ئەم جیاوازیە بۆ لە مامەڵەکردن لەگەڵ خۆپیشاندان خۆی بەدڵنیاییەوە هەمیشە دەسەڵاتدارانی هەرێم بە پێودانگی معیاری جیاواز مامەڵەیان لەگەڵ ڕووداوەکان کردووە لە عێراق داوای چاکسازیەکەن لێرە خۆیان هیچ چاکسازیەک ناکەن لە عێراق داوای ڕێزگرتن لە خۆپیشاندەرانەکەن و ڕێزگرتن لە داوای خۆپیشاندەرانەکەن و پشتیوانی خۆپیشاندەران کەچی لێرە خۆیان خۆپیشاندان سەرکوتەکەن لە عێراق داوای لا مەرکەزیەکەن کەچی لێرە خۆیان بە دوای مەرکەزیەتەوە لە عێراق داوای ئەوەکەن کە نابێ میلیشیای چەکداری هەبێ کە بەڵام لێرە خۆیان هێزی چەکداریان هەیە و هێزی ئەمنیان هەیە و ئەسڵەن هێزی نیشتیمانی لە هەرێمی ناڵن هێزی نیشتیمانی دروست بێت کە ئەوە مۆزوعێکی ئەساسیە دوایی باسی بکەین و هەموو شتێک بە حیزبیەکەن لە هەرێمی کوردستان لەوێ داوای فدرالی و کۆنفدرالی و ئەوەکەن لێرە هەوڵی یعنی ئەوادەن کە هەموو شتێک بە مەرکەزی بکەن یعنی بەو پێودانگە ماوەڵاکەن کە یعنی دوو معیاری دوو پێوەری بۆ ڕوانین بۆ پرسەکان بۆیە ئەمە
جێی مستاقیت نییە لای کەس. بەس بەرژەوەندیان لەوەدا چیە کە پشگیری خۆپیشاندانەکانی عێراق بکەن؟ ئەوە پەیوەندی بۆ دابەشبوونەی پارتی ویکێتیەوە هەیە بەسەر دووبەرە جیاوازەکەی ناو شیعە لە عێراقا. ئێوە خۆتان نەزانن پارتی هەرزوو چوو تەحالوفی سێقۆڵی دروست کرد لەگەڵ ڕاوتی سەدر و حەلبوسی وەکو جارانی تریش باسمان کرد کاغەزێکی سپیانی ئیمزا کرد ڕێککەوتنێک کە هیچ یەکێک لە بەندەکانی پەیوەندیدار بە مافی خەڵکی کوردستان و ناوچە جاناکۆکەکان و مەسەلەی شەراکەت لە دروستکردنی بڕیار و ئەمانیتیان نەبوو ئیمزایان کرد لە پێناوی بەدەستهێنانی پۆستی سەرۆک کۆمار پۆستی سەرۆک کۆماریشان بۆ نەبوو و ڕێککەوتنی سێقۆڵیش هەڵوەشایەوە کە ئەمە زەربەیەکی گەورەیە هەم لە پارتی و هەم لە دۆخ و قورسایی دۆخی کورد لە بەغدا. زەربەکە چی بوو پێشتری ژمانگی سی چاوپێکوتنێکمان کرد بەڕێز و زیان دەکەن ئێستا زەربەکە چییە گەر بەریان کەوتە بێ؟ ئەوان طبعاً هەر ئەوەی کە ئەم هێزانی هەرێمی کوردستان دابش بوون بەسەر بەرە جیاوازەکانە ئەبوو وانە بێت لە پێناوی پۆست هێجا جارانی تریش هەر ئەمەمان تۆ بەداخەوە یعنی گوێ ناگیرێ لەم وڵاتی ئەمە قەت گوێ ناگیرێ هەمیشە هەڵەکان دووبارەکەنەوە یعنی لە دوای 2005ەوە سێری کە هەموو مفاوەزاتەکانی تشکیلی حکوومەتەکانی عێراق بەسراوەتەوە بە شخصەوە بە تایبەتی کاک مەسعود زۆر ئەمەی کردو پارتی زۆر ئەمە ئەکات مەسەلەن لە 2005 وتیان بێ جعفەری بڕوە جعفەری سەرۆک وەزیران نەبێت فعلا جعفەری ڕۆی مالیکیان هێنا دوایی لە 2014 وتیان نابێ مالیکی سەرۆک وەزیران بێ فعلا مالیکیان لابرد عەبادیان هێنا دوایی لە 2018 وتیان وەڵا ئەبێ دکتۆر فواد حسین کە ئەو کات منافس بوو بۆ پۆستی سەرۆک کۆمار و دەرنەچوو ئەبێ وەزیر بێ یعنی مفاوەزاتەکانی تشکیلی حکوومەتی محەممەد عەلاوی لەگەڵ مستەفا کاظمی بەسرایەوە بەوەی کە یەک شخص بێ بە وەزیر دوایی ئێستا لەم هینەیە ئەڵێن وەڵا نابێ فڵان کەس یان دکتۆر بەرهەم سەرۆک کۆمار بێ و ئەبێ کاندیدی سەرۆک کۆمار لە ئێمە بێ یعنی مفاوەزاتەکان هەمیشە بەسراونێتەوە بە شەخصەکانەوە ئەگەر ئەمەیان نەکردایە بە یەک پاکێژەوە بڕۆشتنایە بۆ داواکردنی ئەو مافانەی کە مافی هەرێ خەڵکی هەرێمی کوردستانن ڕەنگە دۆخی هەرێمی کوردستان ئەو لاسەنگی کە ئێستا تێکەوتووە نەبووە کە ئەمان نەکرد هەرێمی کوردستان ئێستا ڕۆژ دوای ڕۆژ پێگەی لە عێراقا لاوازە بێ لە هاوسەنگی هێز لەگەڵ عێراقا پێگەی لاوازە بێ و پارتی خۆشی زەرری کرد یعنی ئەو یاری سەرکەوتوو نەبوو جارێ کاک مەسعود خاڵی خۆی کاندید کردبوو بێ بە سەرۆک کۆمار ئەوە محکەمەی ئیتیحادی نەقزی کردەوە کە ئێمە باسمان کردوتمان ئەو کاندیدێکی شیاو نییە بۆ ئەوەی بێ بە سەرۆک کۆمار لەبەرەوەی کە پێشتر لەسەر فایلی گەندەڵی و ئەوانە سەحبی سیقەی لێکرا بوو لە پەرلەمان و لە هەمان کاتیشە لە دۆسەی نەوت زەرەریان کرد و لە هەمان کاتیشە لەو ململانی ئیقلیمیانشی کە هەبوون دیسانەوە زەرەریان پێکەوت بۆیە هەم خۆیان زەرەریان کرد هەم بەم دابەشبوونە هێندەی تر هاوکێشەی یعنی هێزیان لە ساڵحی عێراق لە بەرامبەر هەرێمی کوردستان لاواز کرد. باشە بەس ئەمە بۆی کێتیش ڕازنێک کە ململانەکانی هەر لەسەر پۆست بووە ئەوانیش وەرەقی سپیان بۆ چوارچێوی هێماهەنگی واژۆ نەکرد کە ئێستا ئەوانیش جارە سەرۆک کۆمارەکەیان بەرز نەهێناوە بەدڵنیاییەوە خۆ یعنی باسمان کردوتمان هەردووکیان دابەش بوون بەسەر ئەو دوو لایەنەی شیعەکانە و ئەگەر وان نەکردایە هەردوو لایەن وان نەکردایە ئەوە دۆخەکە باشترە بوو یعنی ئەگەر بەهاتنایە لەسەر کۆمەڵێک داواکاری کە پەیوەندیدار بوو بە باف و بودجە و موچە و خەڵکی کوردستان لەگەڵ عێراق ڕێککەوتنە داوای ئەوام کردای ڕێکەون و تەنازولیان کردای لە هەندێک مەسەلەکانی کە پەیوەندیدارە بە نەوت بۆ نمونە فرۆشتنی نەوت لە ڕێگەی سۆمەوە و دەستیان هەڵگرتای لەو گەندەڵیانی کە لە بواری نەوت هەیە پارتیش و یەکێتیش هەردوو لایەن ئەمەیان بکردایە بەدڵنیاییەوە سەنگ و پێگەی کورد بەهێزترە بوو لە عێراق وەک لەوەی کە ئێستا باشە بەس ئەگەر لاواز بوو بێ ئێستا پێگەی کورد لە بەغدا هۆکارەکە لە ناوخۆی یاخود پەیوەندی بە بەغدا و تێڕوانینی هێزەکانەوەی بۆ هەرێم کە
کە ئێستا پێگەی کورد لاواز ببێ هۆکارە سەرەکی کە چییە؟ طبعا بەدڵنیاییەوە پەیوەندیدار بە ناوخۆی هەرێمی کوردستان لاوازی هەرێم بەرامبەر بە بەغدا. من ئەمە ناڵێم بۆ ئەوەی بڵێم کە بەغدا لە دۆستی کوردستان بووە. نا ئێمە بە درێژایی 100 ساڵی ڕابردوو کێشەمان هەبووە لەگەڵ دەوڵەتی عێراقا لە دروستبوونی ئەم دەوڵەتەوەمە کێشەمان هەبووە لەگەڵ ئەم دەوڵەتەیە. بەڵام ئێمە لە دوای 91ەوە پشتیوانیکی نێودەوڵەتیمان بۆ دەستەبەر بوو لە بەرامبەر ڕژێمی پێشووی عێراق و ئەو پشتیوانی نێودەوڵەتی وا 30 ساڵە درێژای کێشێ. هەرێمی کوردستان نەیتوانی باش مامەڵە لەگەڵ ئەو پشتیوانی نێودەوڵەتی بکە. ئەو پشتیوانی نێودەوڵەتیە لە بەرامبەرەوە بوو کە ئێمە مافەکانمان لە چوارچێوەی عێراقا پێشێ لەکرا. بەڵام ڕێک هەرێمی کوردستان و ئەو سوڵتەی کە لە هەرێمی کوردستانە هەیە هاتەوە دەستی کردەوە بە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ، دەستی کردەوە پێشێلکردنی مافی ئینسانەکان و مافی ئازادی ڕادەربڕین. و ئێستا بینین کۆمەڵێک ڕۆژنامەنووس و چالاکوانیان توندی زیندانەکان کردووە و ئێستاوانە مانیان گرتووە و ئەوانە مەترسی ژیانیان مەترسی لەسرە. ئەو سوڵتەیە کە بۆیە دروست بوو لە دوای 91 بەدەستێوەردانی مرۆیی کۆمەلگای نێودەوڵەتی دروست بوو بەهۆی ئەوەی کە ئەو سوڵتەی عێراق مافی خەڵکی کوردستانی پێشێل کرد. ئێستا خەڵکی خستۆتە زیندانەکانەوە لەبەرەوەی کۆمنتێکیان نووسیوە. ئەمە جگەلەوەی کە ئەو گەندەڵەی کە هەیە لە هەرێمی کوردستان هەم لە هەرێمی کوردستانی داڕزاندووە و هەم لە بەرامبەر کۆمەلگای نێودەوڵەتیش ینی پشتیوانی کۆمەلگای نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان لاواز کردووە. ئەو ینی هێزە چەکدارانەی کە ئەم حیزبانە هەردووکیان پارتی ویکێتیش و ئێستاەوە کاکە حەمەش یاتوتە سەر جاربەجارە نمایشی سەربازی و ئەوانشەکە کە ئەڵێ مادەم ئەوانی تریش ئاواکەنەوە منیژەیکەم یعنی گوندێکی بەدەستەوەیە ئێستا ئەویش نمایشی سەربازیەکە. ئەم هێزە چەکدارە حیزبیانە وای کردووە کە کۆمەلگای نێودەوڵەتی بێزار ببن لەوەی کە چەندە هەوڵیەوە دەن هێزێکی پیشەیی لە هەرێمی کوردستان دروستکەنەوە. من ئەمە وەکو زانیاری بە جەنابتەوە بینێرانی ئەڵێم یعنی بێزار بوون لەوە ئەم جارە بەڕاستە و خۆپیان وتون وتیانە بەردەوام بن لەسەر ئەمانە هەموو پشتیوانێکی کۆمەلگای نێودەوڵەتی بۆ هێزی پێشمەرگا وەستێنین. یعنی ئەمەیە ئەم دۆخە ناوخۆیی هەرێمی کوردستانە کە هەرێمی کوردستانی بەرامبەر بە بەغدا لاواز کردووە. وەگەرنا ڕژێمی سەدام حوسێن هەبوو کە ڕژێمێکی بەهێز بوو، بەڵام کۆمەلگای نێودەوڵەتی هاتن پرۆژەی پرۆڤاید کۆمفۆردیان بۆ ئێمە دروست کرد، ناوچەی جەفرینیان بۆ ئێمە دروست کرد و ئەو ڕژێمە ناچار بوو ئەسڵەن لە هەر سێ پارێزگاکەی ئەو کاتی هەرێمی کوردستان بکشێتەوە و ئەو سوڵتەی ئەمری واقعە لە هەرێمی کوردستان دروست بێ. کەواتە سەرچاوەی سەرەکی ڕاستە ئێمە مەترسی دەرەکیمان لەسرە، مەترسی ئیقلیمیمان لەسرە، بەڵام سەرچاوەی سەرەکی مەترسی بۆ سەر هەرێمی کوردستان ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستانە و ئەم دەسەڵاتە لە هەرێمی کوردستانە دوور نییە. گەر بەم شێوەیە بەردەوام بێ ئەخیرەن هەرێمی کوردستان بەرەو لێواری داڕوخانە بات. باڵە یعنی هەر دەسەڵات ئێستا بەرەو لێواری داڕوخان گەندەڵیەوە بۆی نەعەدالەتیەوە بەهۆی ئەو گەندەڵیەی کە ئەمانە تا ئێستا ئامادەنین دەستبەرداری ببن، بەهۆی ئەوەی کە بنیەیەکی ئەو هەموو نەوتیان فرۆشتووە تا ئێستا ئێمە ژێرخانێکی ئابووری بەهێزمان نییە. یعنی تا ئێستاش نەوت لەسەر $100 بووە هەموو مانگێگە بێ خەڵکی کوردستان دەستی لەسەر دڵی بێ ئایا ئەم سوڵتەیە هەرێمی کوردستان موچەی پێدرێیان نا. ئەمە ئیتر خزمەتگوزاریەکانی تر با بوەستێ کە هەمووی لە ئاستی نەبوونە. لە هەمان کاتیشە ئێستا لە هەر کات زیاتر خەریکی تۆخکردنەوەی دوو ئیدارەین کە هەر دوو ئیدارەی هەر هەبووە. یعنی لە دوای شەڕی ناوخۆ ئەم دوو ئیدارەیە هەر هەبووە، بەڵام پەردەی بەسەرادراوە، بەڵام ئێستا شەرمیشی لە ناکەن. یعنی زۆر بە ئاشکرا ئەو دوو ئیدارەیە پەرە پێدەن و لەگەڵیشە هێزە حیزبەکانیان هێزە چەکدارە حیزبەکانیان ینی زیاتر تۆکماکەن و ئەمە هەموو ئەمانە لەگەڵیشیا پێشێلکردنی ماف و ئازادە سیاسیەکان لە ئەوەی زیندانیانی بادینانەوە بیگرە بۆ سەرکوتکردنی خۆپشاندانەکان هەموو ئەمانە وای کردووە کە پشتیوانی نێودەوڵەتی تا دێت بۆ هەرێمی کوردستان لاوازە بێ و هەرێمی کوردستانیش لە بەرامبەر بەغدا لاوازە بێ و بەدڵنیاییەوە بەغدا هەر ئەوەندە تۆزە سەقامگیری بێتەکایەوە
دەست بۆ هەندێک مەلەفابات لە بەرامبەر هەرێمی کوردستان وەکوچی بڵێن مەلەفی بە تایبەتی مەلەفی نەوت کە دەستیان بۆ بردووە تەڕاجعی تیانە ڕەنگە بۆ ماوەیەک هودنەیە کە بێت لەو مەلەفە بەڵام زیاتر لەوە و مەلەفی گەندەڵی وەوانش لەوەشە دژ بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هەڵبانەوە کە دوایی لەوە چەم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە وەتەنیەت بیفرۆشنەوە بە خەڵکی هەرێمی کوردستان لە کاتێکەوە ئەوانە لە داهاتووە باجی هەڵەکانی خۆیان باشە بەس ئێستا بڵێن پشتیوانی نێودوڵەتی بۆ دەسەڵات لاوەز بووە یاخود بۆ هەرێمیش یاخود زیاتر ئێستا پشتیوانی نێودوڵەتێکەوەی کە هەیە کەوتت بە تایبەتی بێزاری لە یەک نەخستنەوە هێزت چەکدارەکان بەرامبەر دەسەڵاتیان بەرامبەر بە خودی کیانی هەرێمی کوردستان و میلەت خۆی ئەسڵەن ئەبێ ئەو ڕاستیە بڵین کە ئەم ناوچێ بۆ نمونە لای ئەمریکیەکان ئەم ناوچەیە گرنگیەکەی کەمتر بووەتەوە لە جاران لە چاو نەوەدەکانی سەدەی ڕابردوویان بوورە لە چاو سەرەتای سەدەی 21 گرنگیەکەی کەمتر بووەتەوە بۆیە کە پارتی وێکێتیش واکەن یعنی ئەوان بێزارە بن لە کۆی ئەم سیستمی حکومڕانی کە لە هەرێمی کوردستان هەیە و بەدڵنیاییەوە مەسمی ئێستا پشتیوانی لەدەستداوە لاواز بووە بەڵام ئەوانە یعنی بە تایبەتی ئەوروپیەکان و خەڵکی تر لە ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی پشتیوانی هەر جوڵەیەکی مەدەنی دیموکراسیەکان کە لە هەرێمی کوردستان بێتە کایەوە و خوازیاری ئەوەن ئەم دۆخە لە هەرێمی کوردستان بەرەو باشتر بڕۆ چونکە ئەوانە دۆستی کوردن و نانەوە دۆستایەتی کورد لە دەست بن یعنی هەر کووردە لە ڕۆژاوان کۆمەلگای نێودەوڵەتی تا ئێستا پشتیوانیان لەکە تا ئێستا ئەم پارێزێ و تا ئێستا پڕشەکیانەکە و تا ئێستا دەستبەرداریان نابن باش باسی جوڵەی مەدەنیت کرد لە کوردستان چ کاتێک جوڵەی مەدەنی بەرهەمی دەبێ و کاریگەری دروست دەکات ئەو کاتەی کە بەرژەوەندی شەخصی و گروپی و حزبی لەلایەن لایەنەکانی دەرەوەی پارتی وێکێتی لاوازە بێ و بیر لە بەرژەوەندی نیشتیمانیە کرێتەوە و هینێک یعنی بەرەیەکی بەرفراوان دێتە کایەوە لە هەموو ئەوانەی کە خوازیاری هێنانەکایی گۆڕانکارین لە هەرێمی کوردستان بەدڵنیاییەوە ئەو کاتە ئەتوانرێ جوڵەی مەدەنی لە هەرێمی کوردستان جارێکی تر بەهێزتر بکرێتەوە بە ماوەست چێلەوەی کە بەرژەوەندی حزبی خۆپیشاندان بەکاراتەوە بۆ بەرژەوەندی حزبی لە دەرەوەی لایەن دەسەڵات بێ ئۆپۆزیسیۆن بێ یاخود بەرژەوەندی چییە بۆ نموناوەی کەرەزبەرداری بن لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەزانی یاخود دەنگی ناڕازی یعنی ئێمە بۆ نمونە لە ئەنجومەنی نوێنرانی عراق لە خولی پێشوو هاوپەیمانی هیوامان دروست کرد تەوانەوە بەرهەمی کارکردنی ماوەیەکی دوور و درێژی هەموو ئەو هاوڕایانە بوو کە پێکەوە بەشدار بووین لە دروست یعنی لە هاوپەیمانی هیوایە لە کاتی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنرانی عراق ویستمان لایەنەکانی دەرەوەی پارتی وێکێتی هەمووی لە چوارچێوەی هاوپەیمانیکی لەو شێوەیە بڕۆنە هەڵبژاردنەکانەوە تەنانەت ئێمە خۆشمان کاندید نەبین تایە بەڵام لەوە سەرکەوتوو نەبووین بۆیە وەکو باسم کرد پێویستە کات لایەنەکانی دەرەوەی پارتی وێکێتیش بە شێوەیەکی نیشتیمانیانە دوور لە بەرژەوەندی تەسکی حزبی و تەنانەت ئەشخاصی ژیانی جاری وایە کەسێک خۆی بە نەزانێ هیتر ینی بەوازانێت کە ئەو ڕزگارکەرەکە کە کەس بە تەنیا خۆی ناتوانێت ڕزگارکرد بێ ئێمە پێویستمان بەوە هەیە کە بۆ ڕزگارکردنی هەرێمی کوردستان لەو چەقبەستوویە هەموو توانەکان یەک و یەکگرتوو بن بۆ یعنی هێنانەکانی جوڵەیەکی مەدەنی بە ئاڕاستی فشارکردن بۆ هێنانەکانی چاکسازی ڕاستەقینە و هێنانەکانی گۆڕانکاری ڕاستەقینە لە هەرێمی کوردستان بەتەنیا ناکرێت بە لایەنێکی دەرەوەی دەسەڵات ئەگەر بیەوێت شتێک بکات نەخێر من پێم وایە کە ئەوە پێویستی بە کارێکی دەستە جەمعیە باشە بەس دروست دەبێ و کارە دەستە جەمعیە یاخود قورسە پێم وایە هیواداریشم وا بێت کە هەمومان سوودمان لە ئەزمونونەکانی ڕابردوو لە هەڵەکانی ڕابردوو وەرگرت بێ و هەست بە بەرپرسیارەتی بکەین بەرامبەر بەو دۆخەی لە هەرێمی کوردستان هەیە بۆ ئەوەی جوڵەیەکی لەو شەوەیە بەرهەمدار بێت جوڵەکە خۆپیشاندانیان بۆ هەڵبژاردننی داهاتووە مابەست ئەزانی بەڕاستی سەبارەت بە خۆپیشاندان یا هەر جوڵەیەک پێویستە کات هەموو ئەزمموی ڕابردوو لە بەرچاو بگیرێ و
بزانین لە چی باشمان کردووە لە چی خراپمان کردووە و هەر هەنگاوێک بە عشوایی نەندرێ بەڵکو بە شێوەیەکی مەدروس بێت و بە شێوەیەکی بەرنامە بۆدا ڕێژراو بێت و بە ئاڕاستەی هێنانەکاری گۆڕانکاری بێت. باش ئەگەر هەرەمەکی بێ کارتی جوڵەی مەدەنیش دەسووتێنرێت بە هەرەمەکی بێ ئەمە پێویستی بە پەلە و بە پەلە پرۆسکیە و بە شتانە نییە. تەمان بەدڵنیاییەوە خەڵک زۆر جار خۆیان مەسەلەن نەبینین لە ماوەی ڕابردوو زۆر جوڵەی شەقام دروست بووە کە ئەمە تەنانەت هێزی سیاسیش بیکات. کاک حەکیم من نەمەوێت تۆزێک لەسەرمە بۆستی هەموو هێزێکی سیاسیش حەقی ئەوەی بەتایبەتی هێزە ئۆپۆزیسیۆنەکان ئەوەی کە خۆی بە ئۆپۆزیسیۆنە زانێ حەقی ئەوەی هەیە کە خۆپشاندان کات حەقی ئەوەی هەیە کە ناڕازی بێت حەقی ئەوەیە لە ناو پەرلەمانە ناڕزایەتی دەرببڕێ حەقی ڕەخنەگرتنی هەیە ئەمە حەقێکی دەستوریە و پێویستە کات سوڵتە بە توندوتیژی وەڵامی ئەمە نەداتەوە و سوڵتە کە بە توندوتیژی وەڵامی ئەمە داتەوە خۆی زیانمەندی سەرەکیە لەمە هێندەی تر یعنی سوڕەی ئەم دەسەڵاتە لە هەرێمی کوردستان لە دەرەوە ناشرینەکە بەڵام بۆ ئەوەی بمانەوێت جوڵەیەکی کاریگەر بێت و یعنی ئەو پێویستەکات مەدروس بێت و جوڵەیەکی پێکەوەیی بێت و یعنی زۆر بە شێوەیەکی بەرنامە بۆدا ڕێژرا و هەوڵی هێنانەکایی فشار بدرێ لە سوڵتە لە هەرێمی کوردستان. باشە سەبارەت دوای لەسەر هەڵبژاردننی پێشوەختی عێراق قسە دەکەین بەس سەبارەت بە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان کە دیارنیەکەی ئەنجام دەدرێت زەرورە لایەنەکانی دەرەوەی دەسەڵات خەڵکی ناڕازی فشار بکات بۆەوەی هەڵبژاردنەکە بکرێت لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووش کۆبنەوەی کرابوو بەڵام کۆبنەوەیکی بێبەرهەم بوو کە نوێنە نێرتەوەیەکەوەکانی شتێدا بەردار بوو. لە ڕاستیە دووشت زۆر گرنگە یەکەم ئەوەی کە هەموو هەڵبژاردنێک پێویستەکە لە کاتی خۆی ئەنجام بدرێت کە بەداخەوە هیچ هەڵبژاردنێک لە هەرێمی کوردستان تا ئێستا جگە لە هەڵبژاردنینەوە دووکە یەکەم هەڵبژاردن بووە کە ویش خۆی چەند ڕۆژێک دواکەوت بەڵێ خۆی چەند ڕۆژێک دواخرا لە کاتی خۆی هیچ هەڵبژاردنێک لە هەرێمی کوردستان لە کاتی خۆیان نەکراوە بە پێچەوانی عێراق کە هەموو هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان کران و ئەوە هەڵبژاردنێکی پێشوەختیش لە عێراق ئەنجام درا بۆیە زۆر گرنگ هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان بکرێن بەڵام هەر تەنها ئەمە بەس نییە بەڵکو پێویستە کات هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ و هەڵبژاردن بە شێوەی نەزیک بکرێ هەڵبژاردننی دیموکراسی بێ هەموو هەڵبژاردنێک هەڵبژاردننی دیموکراسیانە نییە. لە کۆریای باکووری ژوازم لە چەند ڕۆژی ڕابردوو هەڵبژاردنێک ئەنجام درراوە سەرۆکی کۆریای باکوور لە 100% دەنگەکانی بەدەستێناوە ئەوە هەڵبژاردننی پێناڵن هەڵبژاردن پێویستە یعنی چی یعنی ئەوەیە کە تۆ مافی هەڵاوێردکردن بە هاوڵاتی بدەی بە شێوەیەکی ئازادانە و تەنها خۆی یەکلاکەرەوە بێت هەڵبژاردن یعنی ئەوەی کە بەبێ بزانرێ کێ مافی دەنگدانی هەیە و کێ دەنگە ژمێرێ ئەمەش گرنگە یعنی ڕەنگە بڵێم یەکەم کەس کە لە هەرێمی کوردستانە قسەی لەسەر ئەوە کردوێ کە هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان ناکرێ بەندە بووم لە بیدایەتی 2009 سەرەتای 2009 ئەو کاتە شەرعیەتی پەرلەمانی کوردستان مانگی 2009 کۆتایی پێها و قسەمان لەسەری کردووە بەڵام هەر تەنها هەڵبژاردن بۆ یعنی هەر بە ڕوونتر بڵین لە مانگی 11 ئەم ساڵ ئەم سوڵتەی هەرێمی کوردستان شەرعیەتی نامێنێ ئەگەر هەڵبژاردن نەکرێ بەڵام ئەگەر هەڵبژاردنێکی تەزویریش بکرێ هەر شەرعیەتی نامێنێ بۆیە هەم ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆی گرنگە هەم ئەوەشی کە هەڵبژاردنەکە چۆن ئەنجامەدرێ گرنگە. بەس ئێستا گفتوگو سەرەوە دروست بووە ئایا هەندێک لایەندا زۆرینی لایەنەکان داوا دەکەن فرەبازنەیی بێ پارتی پێشنیازێکی تازە هێناوە 50 بێ نوێی کورسیەکان بە فرەبازنەی نوێی کورسیەکانیش بە یەک بازنەیی بکرێ کێشەیە لەسەر کۆمیسیۆن تۆماری دەنگدران بازوو تا ڕادەیەک ڕێکەوتنێکی ئەوەی کەوەی عێراق بەکار بێنرێت بچوونی بەڕێز سەبارەت بە فرەبازنەی و یەک بازنەی و کۆمیسیۆنش طبعاً لە مەسەلەی سیستمی هەڵبژاردنە هەموو سیستمێکی هەڵبژاردن باشی و خراپی خۆی هەیە بەڵام بەدڵنیاییەوە بازنەی مامناوەند تەمسیلێکی باشتری دەنگ دەرەکات بازنەی مامناوەند بازنەی بچووک وەکۆی ئەنجومەنی نوێنەرانی عێراقان دەکجار دەنگە فەوتێنێ مەبەست فرەبازنەی زیاتر فرەبازنەی مامناوەند یعنی مەسەلەن ئێستا هەرێمی کوردستان ئەگەر بکرێ بە 8 بازنەی هەڵبژاردن و بە لیستی نیمچە کراوە بێت
ئەوە بەدڵنیاییەوە تەمسیلێکی زۆر ڕاستەقینەتری دەنگ دەرەکات. ینی مەسەن خەڵکی ڕانیە ئەزانین نوێنەرەکانی خۆی چەند لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقڕانیە و پشدەر و ئەوە خەڵکی گەرمیان بە هەمان شێوازانین نوێنەرەکانی ئەوان کێن لە پەرلەمانی کوردستان و خەڵکی سلێمانی و خەڵکی هەڵەبجە و خەڵکی سۆران و خەڵکی زاخۆ یعنی هەشت بازنەیی تەمسیلێکی باشتری دەنگ دەرەکات. بەڵام کێشەکەتەن لەسەر سیستمی هەڵبژاردن نییە بەتەنیا بەڵکو لەسەر تۆماری دەنگدەرانە و کێ دەنگەدا و ئایا سیستمی بایۆمەتری ڕەچاوە کرێ لە مەسلەی تۆماری دەنگدەران ئایا تۆماری عێراق ڕەچاوە کریان تۆ ئەو تۆماری کە لە وەزارەتی پلاندانانی هەرێمی کوردستان هەیە کە ئامارەکانی وەزارەتی پلاندانانی هەرێمی کوردستان و وەزارەتی پلاندانانی عێراق 700,000 جیاوازیان هەیە 700,000 جیاوازیان هەیە کە ئەمە پێم وابێ نزیکەی 350,000یان دەنگدەرن 350,000 دەنگدەری جیاواز یعنی کۆی منافەسەکە هەر پێش هەڵبژاردن یەکلایە کاتەوە. ئەمە جگە لەوەی کە چۆنێتی ژماردنی دەنگەکان گرنگە و لەگەڵیشە بەڕاستی مەسلەی چارەسەرکردنی دەنگی کۆتاکان گرنگن. ناکرێت هێزێکی سیاسی کورسی کۆتاکان بۆ خۆی قۆڕ بکات لە هەرێمی کوردستان. بەدڵنیاییەوە ئێمە هەمومان لەگەڵەوەین کە ئەو فرە چەشنی کە لە هەرێمی کوردستان هەیە لە پەرلەمانی کوردستان ڕنگ باتەوە ئەمە هیچ گومانیتیان نییە و هەمومان لەگەڵەوەین کە ئەو فرەیە پارێزراو بێت لە هەرێمی کوردستان و پێکهاتەکانی هەرێمی کوردستان ڕێز لێگیراو بن. بەڵام ئەبێ هەمووشمان دژی ئەوە بین و پێکهاتەکان خۆشیان دژی قۆرخکردنی نوێنەرایەتیان بن. ئەی ناکرێت مەسەلەن لە ئاکرێ تورکمان دەنگ بێنێ بۆیان چۆن ئاکرێ کوا تورکمانی لێ کە دەنگ بێنن یان لە شوێنەکانی تریش بە هەمان شێوە بەو شێوە. بۆچی ئەمە خراپە؟ چونکە ئەو کورسیانەی پێکاتەکان بەکارهێن لە ململانە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە دانیشتنەکانی 2015 بەداخەوە نوێنەری پێکاتەکان کەمیان خۆیان پاراست لەوەی بێلایەن بن لە ململانەکانی ئەو کاتی کە لە پەرلەمانی کوردستان هەبوو. من ئەمە یەکەم جارە ڕەنگە باسیشی بکەم بەڕێز کاردیناڵ لویس ساکۆ کە ئێستا کاردیناڵی عێراقە ئەو کات سەردانی کردین لە پەرلەمانی کوردستان هات لە دوای دانیشتنی 23 حوزەیران بوو. تاوان دوو نوێنەری مەسیحیەکان لە دانیشتنی 23 حوزەیرانە بەشداریان کرد کە لەو دانیشتنی 23 حوزەیران یەکێک لە بڕگەکانی بەرنامەی کار پەیوەندی بە ماف و داخوازیەکانی ئەوانەوە هەبوو. باسی نوێنەرایەتی پێکاتەکان کرا لە هەرێمی کوردستان بە تایبەتی مەسیحیەکان. منیش وتم بە تەواوەتی ئەمە پشتیوانی ئەوەین بەڵام وتم من حەزەکەم جا هەندێک لە نوێنەری پێکاتی کلد و ئاشووری لە کۆبوونەوەکە بوون و نوێنەری ئەرمەنیشی تیابوو. وتم من حەزەکەم لە حزوری جەنابەت ئەوە بڵێم کە بەشێک لەم نوێنەری پێکاتەکان و تایبەتی نوێنەرەکانی ئێوە ئەبن بە بەشێک لە ململانە سیاسیەکانی ناو هەرێمی کوردستان کە پێویستە کاتوانە بێ. ئەوە بۆم باس کرد وتم ئەو ڕۆژە یەکێک لە بڕگەکانی بەرنامەی کار بابەتێک بۆ کە پەیوەندی بە مافی پێکاتەکان و تایبەتی مەسیحیەکانەوە بووە لە مەسەلەی باری کەسیان. وتم سیان لە نوێنەرەکانی ئەو بایکۆتی دانیشتنەکان چواریان بەوەی ئەرمەنەوە بایکۆتی دانیشتنەکان کرد لەگەڵ پارتی. زۆر تووڕە بوو نیگەران بوو و ئەوە ڕووی تێکردن وتی ئێوە حەقیەوەتان نییە ببن بە بەشێک لە ململانە سیاسیەکانی هەرێمی کوردستان. ئەوانە بوون کە مەسەلەن ڕەنگە پارتی دەنگی بۆ دابن بۆیە پێویستەکە نوێنەرایەتی پێکاتەکانی ڕێک بخرێ و پێکاتەکان خۆیان دەنگ بۆ لانی کەم پێکاتەکان خۆیان دەنگ بۆ نوێنەرەکانی خۆیان بن و حیزبەکانی هەرێمی کوردستان مافی ئەوان نەبێ کە نوێنەرایەتی پێکاتەکان بۆ خۆیان زەوتکەن. باشە بەس ئێستا لایەنەکان ئەگەر نەگەن بەڕێکەوتن بە یاسا کۆنەکە بکرێ فرە بازنەی بڵێن یەک بازنەی خراپە کۆمیسیۆنی باشە سەرپەرشتی بکە کۆمیسیۆنی هەرێم جارێ مەسەلەی کۆمیسیۆنی هەرێم ئەوە پێویستەکات من لەگەڵ ئەو ڕەیەم کە پێی وایە کە جارێ پێویستەکات ڕێککەوتن لەسەر یاساکە بکرێ ڕەنگە
هەندێک لایەن ئەمە بوو ئەوە ئەڵێن کە هەڵبژاردن دوا بخرێ بەڵام منیش پێم وایە کە مادەم پارتی پێداگرە لەسەرەوەی کە بەو یاسا کۆنە هەڵبژاردنەکە بکە ئەگەر کۆمیسیۆن کارا بکرێتەوە بە دڵنیاییەوە بە یاسا کۆنەکە هەڵبژاردنەکەن وە لە ئەزمموی ڕابردووژەوەمان پێڵێ کە ئەوە بەڕەحمەت بێ کارنووسیوان هەموو جارێ شتێکی ئەیوت پارتیە بێت دەست بەدەستی لەگەڵا بکەی یعنی شتێکی لێوەربگری اینجا شتێکی بیتێ ئەوە هەڵەیەکی بەشێک لە فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن بوو کە بەڵێنی ئەوەی کە یاسای تیرۆر یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر هەموارەکرێتەوە ڕۆشتن ئەو یاسایان کارا کردەوە لە ساڵی 2010 بوو پێم وابێت بەڵێ بەز ئیسلامیەکان دەنگیان پێنەداوە طبعاً کۆمەڵ دەنگی پێنەدا و هەندێک لە فراکسیۆنی گۆڕانیش دەنگیان پێنەدا بوو بەس هەندێک لە فراکسیۆنی گۆڕانیش ئەو کاتە دەنگیان پێیا بوو یعنی زۆر بە شێوەیەکی ناڕاست باس لەوەکەن کە من ئاگام لەو مۆزوعە بوو کە بەڕاستی بە هیچ شێوەیەک ئاگام لەو مۆزوعە نەبووە بەڵام ئەوە هەڵەیەکە کە پێویستە کات سوودی لێوەربگرن یعنی پێ دوایە دەبێت یاسای هەڵبژاردن هەموار نەکرێتەوە نابێت کۆمیسیۆن کارا بکرێتەوە یعنی بەڵێ ئەبێت هەوڵی تاوان ئەگەر ئێرادە هەبێ لە ماوەی شەو ئەوان مەسەرەن لە 30 حوزەیرانی 2015 دوو یاسا لە یەک ڕۆژە هێنایان خوێندنەوەیان بۆ کرد خوێندنەوەی یەکەمیان بۆ کرد خوێندنەوەی دووهەمیان بۆ کرد و تێشیان پەڕان بۆ تەمدیدکردنی ماوەی سەرۆکی پێشووی هەرێم بۆ تەمدیدکردنی پەرلەمانی کوردستان بۆیە ئەگەر ئیرادە هەبێ لە ماوەی یەک ڕۆژان نەبێت کەەوە قانونی نییە بەڵکو لە ماوەی 2 هەفتەیە ئەتوانن یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەموار بکەنەوە و سیستمی تەوان خوێندنەوەیش بێ کرابێ چونکە هەر لە سەردەمی ئێمەوە پرۆژه یاسا پێشکەش کرا بۆ هەمواریە یاسای هەڵبژاردن و ئەسڵ یاسایەکی هەڵبژاردننی تازە ئەتوانن یاسایەکی هەڵبژاردننی تازەش هەبێ و سیستمی هەڵبژاردن دەستکاری بکرێ و نەزاهەتی هەڵبژاردن مسەوگەر بکرێت چونکە خەڵک بڕوای بەو جۆرە هەڵبژاردن نەماوە کە لە ڕابردوو لە هەرێمی کوردستان کراوە بۆیە ئەبینین بەردەوام ڕێژەی بەشداریکردن لە هەڵبژاردنەکانە یەتە خوارەوە ئەبێت شتێک بکرێ بۆ ئەوەی خەڵک متمانی بۆ هەڵبژاردن بۆ دروست بێتەوە کە ئەمە خۆی بینێتەوە لەوەی لە تۆماری دەنگدەرانە تۆماری دەنگدەرانی عێراق ڕەچاو بکرێت و بایۆمەتری بکرێتە ئەساس بۆ دەنگدان و تا بکرێت بازنەی هەڵبژاردنەکان بەرفراوان بکرێت ئەگەر بکرێت بە 8 بازنە زۆر باشە و لەگەڵیشە ژمارنی دەنگەکان بەدەستی بێ و شەفافەتی لەسەر باشە سەبارەت بە تەمەنی پەرلەمان ڕەنگە تەمەنگ 11ەوە هەڵبژاردن ناکرێت تەمەنی پەرلەمان درێژکردنەوە کارێکی هیچ دروستە پەرلەمانی کوردستان هیچ درێژکردنەوەی قانونی و دەستوری نییە و شەرعی نییە بۆ یەکێک لە بنەما سەرەکیەکانی دیموکراسیەوەیە کە هەڵبژاردن پێویستە کات بە شێوەی دەوری بکرێ و لە کاتی خۆی هەڵبژاردن دوای 6 شەرعیەتی نامێنێت پەرلەمان دەوێت بەچی حکوومەت سەرۆکایەتی هەرێم دەبن شەرعیەتیان نامێنێت شەرعیەتیان نەخێر خۆی ئەسڵن هەر کۆی سیستمی هەرێمی کوردستان مەشروعیەتی لەدەستیا یعنی لەبەرەوەی کە یعنی ئەمانە بڕوایان بە دیموکراسی نییە بڕوایان بە چەکەیە بۆ یەکلاکردنەوەی کێشەکان وە ئێستا هەرێمی کوردستان موسسات بەڕێوەی نابە دامەزراوەکان بەڕێوەی ئێستا پەرلەمان هەرێمی کوردستان بەڕێوە بە من لە تۆ پرسم یعنی ئێستا مەسەرەن باری دارایی هەرێمی کوردستان بودجە لە پەرلەمانی کوردستانەوە تێپەڕیوە لە 2013ەوە بەو سەردەمەشی کە ئێمە لە پەرلەمان بووین کە چەند جار داوامان کرد یاسای موازنە بێننە پەرلەمان نیان هێنا پەرلەمانتاران نزانن داهاتی هەرێمی کوردستان چەنە حکوومەت هەرێمی کوردستان بەڕێوە بە یا 2 حزب هەرێمی کوردستان بەڕێوە بن لەبەرەوە ئەسڵ خۆی موسساتی نییە خۆی 2 ئیدارەیە و ئەمانە بڕوایان بەهێشتنەوەی هێزە چەکدارەکانیان نەیە بۆ درێژەدانیان بە سوڵتەیان بڕوایان بە دیموکراسی نییە بەڵام ئەگەر هەڵبژاردن نەکرێ ئەوەندەی تر شەرعیەتیان نەکەوتە ژێر پرسیار باشە کاتێکی کەم ماوە چەند پرسیارێکی تر بە کورتی دوای دێین سەر عێراقیش بەس سەبارەت بەوەی بادینەن باست کرد دەبێت چی بکرێت کە ئێستا ئەوانمانیان گرتووە 26 ڕۆژە کە داوا دەکەن ئازادکردنی بە مەرج پیانگرێتەوە دەبێت چیان بۆ بکرێت ئەرکی هەمووانە داکۆکی لەم کەیسە بکات خۆ بە دڵنیاییەوە ئەوە ئەرکی هەموو لایەکمانە کە بەردەوام داکۆکی لەم کەیسە بکەین بەڵام من حەزەکەم ئەوە لێرە بە جەنابەت و بە بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنەکەشتان بڵێم
بەردەوامیدان بە زیندانیکردنی ئەو ئازادی خواز و دەنگە ئازا و ئازادی خوازانە ئەو جوامێرانە دەلالەت لە بەهێزی دەسەڵات ناکات لەو ناوچانە بەڵکو دەڵێت لەو پەڕی زوعف و لاوازیە و سوڵتەیە کات ئەو دەسەڵاتی کە هەڵەسێ بە زیندانیکردنی دەنگی ئازا و ناڕازی و ئازاد ئەترسێ لەو دەنگانە بۆیە زیندانی کردوون بۆیە من لێرەوە پەیامێکم هەیە بۆ ئازادی خوازانە بەڕاستی ئەوانە جێی شانازی هەمومانن ئەوانە سەربەرزن خۆیان سەربەرزن و ئێمە سەربەرزین بۆوان چونکە ئەوانە کۆڵیان نەدا ئەوانە وایان کردووە کە ئەو سوڵتەی لەو ناوچانە هەیە لێیان بترسێ و بۆیە توندی زیندانیان کردوون و ئەمە دەرخەری ئەوەیە کە ناڕەزایەتیەکان لە هەرێمی کوردستانە وەکو یەک وایە یعنی ئەوەی جاران ئەوەی ترا کە ناڕەزایەتی بەستەنها لە سلێمانی هەیە وانە بەڵکو لە هەموو هەرێمی کوردستان ناڕەزایەتی هەیە و ئەو سوڵتەی لە هەرێمی کوردستانە بە هەردوو باڵەکەی و لە ناڕەزایەتیەکان ئەترسێ و بۆیە بە تایبەتی پارتی لە ناوچەکانی خۆی بەو شێوەیە مامەڵاکات چونکە ئەترسێ لەوانە و پارتی حەز نەکات ناتوانێت ئەو دەنگانە خەفە بکات و ئەو دەنگانە زیاترە بن ئەوەی کە واکات ناڕەزایەتی لە هەرێمی کوردستان تەخفیف بێ ئەوەیە کە مافەکانی هاوڵاتیان دەستە بەر بکرێ ئەزیەتدانی هاوڵاتیان زیندانیکردنیان ئەشکەنجەدانیان تیرۆرکردنیان ئەوەندەی تر ناڕەزایەتەکان بەرفراوانەکە ناڕەزایەتەکان کەم ناکاتەوە باشە بەس سەبارەت بە حکوومەت کە ئێستا بازدۆکێت تەمەنی پەرلەمان بۆ درێژ بێتەوە پەرلەمانی کوردستان بۆی حکوومەت 4 ساڵی خۆی تەواو بکات لە ماوەی 3 ساڵان کابینەیە چی کردووە دەتوانێت ساڵێکی تر ئەگەر تەمەنی بۆ درێژ بکرێتەوە بە حکوومەت کە داهات زیادی کردو هیچ بکات ئەم دەسەڵاتی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان دەسەڵاتێکی ئەمنیە و هەر ئەوەی لێ چاوەڕوان نەکرێت کە هەیە یعنی هیچ زیاتری لێ چاوەڕوان ناکرێت بۆیە درێژی کاتەوە درێژی نەکاتەوە هەر ئەمەیە کە هەیە دەستکەوتی نەبووە دوکتۆرم کابینێ بەدڵنیاییەوە ئەوەی کە ئێستایی بینین نەخێر هەر ئەو گەندەڵیانەی لە ڕابردوو هەبوو درێژەی هەیە تاوانەوە نەبێت کابینەکانی پێش ئەم زۆر باش بوێتن بەڵام هەر ئەو گەندەڵیانە درێژەی هەیە کە لە ڕابردوو بوونیان هەبووە ناشەفافی لە داهاتەکان درێژەی هەیە ئێستا ئەوە ینی پێشێلکردنی ئازادیەکانیش زۆر زیاتر بوو لە حکوومەتەکانی پێشتر لە کابینەکانی پێشووتر بۆیە هەر ئەمەی لە چاوەڕوانەکرێت بە کابینێکی شکست خواردووی دەبینی بەدڵنیاییەوە کابینێکی شکست خواردووە چونکە هیچ یەکێک لەو چاوەڕوانیانی کە خۆی لە خۆیە بۆ ئێمە بەڕاستی ئێمەمانان زۆر چاوەڕوانیمان نەبووە بەس پێشتر باس شەفافیەتیان دەکرد باسی موچە و پاشەکەوت و ئەوانە ئێستا بازیان زیاد کردووە خزمەت گوزاری کەم بۆتەوە بەدڵنیاییەوە یعنی نەکەر ئەوەی کە ئەو داهاتانەی دیار نین نەگەڕاوەتەوە بۆ خەزانەی گشتی بەڵکو وەکو جەنابە باسیەکەی بارگرانی زیاتر بووە لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆیە ئەم کابینەیە هەروەکو کابینەکانی پێشخۆش شکست خواردووە باشە سەبارەت بە هەڵبژارنی پێشوەختەی پەرلەمانی عێراق پێشترێت لە بەرنامەی بەڕێز مانگیزی پێشبینیت کردبوو کە باشین ڕێگەت چارێ ئێستا ئەو ئالێتەی کە سەدر داوای دەکا ئێستا پەرلەمان هەڵبۆشێتەوە بە یاسای پێشووتر بکرێ و حکوومەتی کازمی سەرپەرشتی بکە دەکرێت ئەمە یاخود داواکاریەکەی چوارچێوی مانگی جێبەجێ دەکرێت خۆی ئەو هەڵبژاردنەی پێشوو دەرەنجامەکانی زۆر هێم بوون یعنی ناواقعی کەوتەوە لەسەر ساحەی سیاسی عێراق و بەشی زۆری پەیوەندی بە ڕۆژی دەنگدانەوە نەبوو بە پێش ڕۆژی دەنگدانەوە هەبوو پەیوەندی بە بازنەکانی هەڵبژاردنەوە هەبوو کە ئەو سێلایانە کە براوەی سەرەکی هەڵبژاردنەکان بوون بە ئارەزوی خۆیان بازنەکانی هەڵبژاردنیان ڕەنگڕێژ کرد و پەیوەندی بەوە هەبوو کە کارتی ئەلکترۆنی بە کارتی ئەلکترۆنی توانرا دەنگ بدرێت جگە لە بایۆمەتری وەلە ئەنجامیەوە دەرەنجامی هەڵبژاردنەکانمان بینی چی لە بەسەرات بەڵام ئەو شێوازە لە هەڵبژاردنیش تازە بوو مەسەلەی فرەبازنەیی و ئەوەی کە کاندیدکردن فەردی بێ بۆیە زۆرێک لە هێزەکان خۆیان نەگونجاندبوو لەگەڵ ئەو سیستمە وەلە ئەنجامی ئەمە مەسەرەن هەندێک هێز بە ژمارەیەکی زۆر دەنگ کورسی کەمیان بەدەستێنا بوو و هەندێک هێز بە ژمارەیەکی کەمی دەنگ کورسی زیاتریان بەدەستێنا بوو و ئەمە سەرباری ئەو هێزانی کە براوە بوون یانوی سیستمی حکومڕانی عێراق گۆڕانکاری بەسەر بێن بۆیە
ئەو ململانیانی کە هێنایەکایەوە کە ئێستای باش بۆیە وەکو باسمان کرد ئەو کاتە وتمان باشترین چارەسەرەوەی کاڵبژاردنێکی تر ئەنجام بدرێت. ئێستا دەستوریەکە چیە؟ ئەوەی سەدر داوای دەکات خودەوەی ترە لە ڕاستیە باشترین ڕێگا بۆ ڕۆژانەوەی پەرلەمان بریتە لە دەنگدانی ناو پەرلەمان خۆی، یعنی ئەوە ڕێگا دەستوریە وازەحەکەیە. بەڵام سەدر دەتوانێت بۆسەوە تاعنێکیان یاوە لە محکمەی اتحادی، محکمەی اتحادی دوایەوەی ئەو تاعنەی وەرگرتووەوە بزانم یەکشەممە تاعنەکە وەرگیراوە بەپێی نظام داخلەکەی خۆیان ئەو تاعنانێرێ بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە ماوەی 15 ڕۆژە داوای وەڵامیان لێەکە و دوای 15 ڕۆژەکە اینجا دادبینی دەست پێەکە، یعنی ئەو مۆڵەتی دایان ناوە بۆ محکمەی اتحادی هیچ واقعی نییە بەڵێ بەدڵنیاییەوە ئەوە هەردوو هەفتەیەوێت تا لایانی بەرامبەر جواباتەوە کە مەسەلەن سەدر ئەڵێ ئەنجومەنی نوێنەران بە ئەرکی خۆی هەڵنەساوە، بەڵام ئێستا ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق توان وەڵامی بنەوە بڵێ ئێمە ئامادەین بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار، بەڵام سەدر پەرلەمانی گرتووە، یعنی هەر خۆیان نەتوانن ئەوە دەحسکەن. بۆیە باشترین ڕێگا بۆ هەڵبژاردننی پێشوەخت ڕێککەوتنە لەسەر حکوومەتێکی تازە بووە دوای ئەوە یعنی یاساکە هەموار بکرێتەوە. بەڵێ یاساکە ئەوە محکمەی اتحادیش داوای کردووە، دادگای باڵای فدرالی داوای کردووە کەم یاساکە هەموار بکرێتەوە نیکەن نادەستوری نەخێر نابێت نەکرێت چکەوە تازە دادگای دەستوری واجبی کرد عفو دادگای فدرالی واجبی کردووە ئەڵێ ترى المحكمة الاتحادية بوجوب تدخل تشريعي، يعني محكمة الاتحادية بيوايا بيستكات یاساکە هەموار بکرێتەوە دەنگدانی بەس بڕیارەکە بۆ پەرلەمان پابەندکەرە. بەڵێ بڕیارەکە بۆ پەرلەمان هەموو بڕیارێکی محکمەی اتحادی باتە و ملزەمە بۆ هەموو دەسەڵاتەکان و هەرەوەش نییە. دادگای باڵای فدرالی داوای کردووە کە چاوپیاخشانەوە بە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی شا بکرێ و لەگەڵیشە چاوپیاخشانەوە بە سیستمی هەڵبژاردننی شا بکرێ بۆ ئەوەی دەنگدانی یعنی تەمسیلێکی عادلانەتری دەنگدەرانی تیابێت. بۆیە پێویستە کات ڕێککەوتن بکرێت لەسەر یاسای هەڵبژاردنەکان، کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان و کاتێک دیاری بکرێت بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق و ئەو کات هەڵبژاردننی داهاتوو. بەزەوەی کە سەدر داوایان کردووە دادگای فیدراڵی پەرلەمان هەڵبوەشێنێتەوە ئەو داواکاری سەدرەکان ئایا لە دەسەڵاتی دادگای فیدرالیە دەتوانێت ئەمە بکات چکە داواشی لە ئەنجومەنی دادوەری کردووە ئەنجومەنی دادوەری ڕەتی کردەوە بۆ دادگای فیدرالی بەدڵنیاییەوە هیچ دەسەڵاتی ئەنجومەنی دادوەری نییە، بەڵام لە بڕیارەکانی پێشووی دادگای باڵای فدرالی هەندێک ئاماژەی تایە کە ئەتوانی ئەوەی لێ بخوێنیتەوە کە دوور نییە دادگای باڵای فدرالی ئەگەر ئەم خولەی پەرلەمان باش هەر بەردەوام بێ لەسەر ئەوەی کە نەتوانێت هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەنجامدا و حکوومەتێکی تازە بێنێتەکایەوە، چونکە لەو بڕیارەی دادگای فدرالی کە تایبەتمەند بوو بە ڕەتکردنەوەی دووبارە کردنەوەی دەرگای خۆپاڵاوتن لەلایەن سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە بۆ پۆستی سەرۆک کۆمار ئەوەی تایە ئەڵێ موسەساتی پێویستە کات دامەزراوە دەستوریەکان هەستن بە ئەرکە دەستوریەکانی خۆیان وەگەرنا شەرعیەت لەدەستن و لەو پێودانگەی کە ئەوە دادگای باڵای فدرالیە مصادقە لەسەر دەرەنجامی هەڵبژاردنەکانەکە، یعنی ئەوە ڕێگایەکی ناوازەحی دەستوریە ئەتوانین وا بڕین کە دادگای فدرالی ئەتوانێت تەدەخل بکە ئەگەر بەردەوام یعنی ئەنجومەنی نوێنەران بەردەوام بێت لەسەر شکست خواردن لەوەی نەتوانێت سەرۆک کۆمار هەڵبژێرێ و بەڵام وەکو باسم کرد ئێستا ئەگەر ئێستا لەم کاتەیە کە سەدر کە نەسار ڕوبەیعی وەکو نوێنەراتی سەدر ڕۆشتووە لە دادگای باڵای فدرالی داوای قەید کردووە کاڵێ ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەڵوەشێتەوە لەبەرەوەی کە نەیتوانیەوە ئەو ئەرکەی خۆی جێبەجێ بکە. ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەتوانن بڵێن ئێمە ئەمانەوەیە دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجام بین، بەڵام لەبەرەوەی لایەنگرانی سەدر پەرلەمانیان گرتووە بۆیە ناتوانینەوە جێبەجێ بکەین، یعنی کەواتە لەدەستەوان نییە بەوەی ئەوانەوە نییە کێشەکە بەوەی سەدرەکانەوەیە. بەس بە ڕوونیە دادگای فیدراڵ تەداخول دەکات بڵێ بڕیارماندا بە هەڵوەشاندنەوەی بنونە خولی پێنجەمی ئەنجومەن نوێنەرانی لەم کاتەیە بە زەحمەتی بینەوە بە زەحمەتی بەڵێ باشە بەس ئەی هەڵبژاردنەکەش کاتی ناوێ بەدڵنیاییەوە کاتی چەند دەوێ
یعنی هەر لە ئێستاوە گەر پلان بۆ هەڵبژاردننی پێشوەختەی عێراقدا بنرێ ئەبێت چاوەڕێ بین لە باشترین حاڵەتدا لە بەهاری 2024 هەڵبژاردن ئەنجام بدرێت لە بەهاری یا کۆتایی ساڵی داهاتوو 2023 یان بەهاری 2024 هەڵبژاردن ئەنجام ئەوەندە کاتی دەوێت بەدڵنیاییەوە. باشە بەس داواکاریەکانی سەدر پێ دوایە وەک خۆی جێبەجێ دەکرێت بە یاسا کۆنەکە هەڵبژاردن بکرێ پەرلەمان یەکسەر هەڵبوەشێتەوە کۆمیسیۆنە خۆی بمێنێتەوە یاخود حکوومەتێکی کاتی دروست دەبێت ئامریش لە کوردستان بوو ئەوش دەتوانێت هیچ بکات؟ سەدر بەداخەوە سید موقتەدا خۆی خستە تەنگژەیەکی قوڵەوە و ئێستا تەنگژیان هەیە ئەزمەکان پەیوەندی بەوە هەیە کە بڕیارێکی هەڵی پێشوەختیانە 73 پەرلەمانتاریان لە پەرلەمانی عێراق هەبوو سەرۆکایەتی تەنانەت تقریبان سەرۆکایەتی پەرلەمانیان بەدەست بوو یعنی هەلبوسی سەرۆک نەبوو داد و بێدادی بوو بەدەست حاکم زاملیەوە ئەمانی هەموو کشاندەوە سنگ و قورسایی خۆی لە ناو پەرلەمانان نەهێشت و ئەو پێی وا بوو کە بە ئاسانی چارچێوەی هەمانگی ناتوانن شوێنەکانیان پڕکەنەوە گەر بیشیانەوێ پارتی و هەلبوسی لەگەڵیان ناڕۆن کە ئەم چاوەڕوانەیە لە جێی خۆی نەبوو و پێی وا بوو کە ئەوانە ناتوان کاندیدی سەرۆگۆزیران دیاری بکەن و ناتوان حکوومەت تشکیلکەن کە ئەوان ئەوەشیان کرد بۆیە ینی سەدر لە ئەزمایە و ڕەنگە تەنها بەوە بتوانرێ نیگەرانیەکانی سەدر بڕێنرێتەوە کە حکوومەتێک تشکیل بکرێ کە داخوازیەکانی سەدریشی تێدا ڕەچاو بکرێ هەندێک ینی بۆ نمونە ئێستا ئەمینداری گشتی ئەنجومەنی وەزیران بەدەست کەسێکەوەی کە کاندیدی سەدرەکانە یعنی ئەوە لە شوێنی خۆی بمێنێتەوە و ینی هەند پێگەیان ڕەچاو بکرێت لە چوارچێوەی دامەزراوەکانی ئیتیحادی ڕەنگە بەوە بتوانرێ چارەسەری ئەو نیگەرانیانی سەدر بکرێت. باشە بەس بە خۆ پیشاندانی ملیۆنی ناتوانێت داواکارێکە جێبەجێ بکە شەقام بەرامبەر بە شەقامەوەستێتەوە شەقامیان هێناوی شەقامێنە ئێستا داوای فراوانتر دەکات سەدر بەڵێ ئیجا ئەویش فراوانیە کات و ئەوانیش فراوانیەکەن بۆیە بەما کێشەکە چارەسەر نابێت ئەو نقطەی قووەتی خۆی کارتی بە قووەتی خۆی فرێە ئەسەر هینەکە فرێە کە بریتی بوو لە ئەو ژماری کورسیەکانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و زۆرایەتیان هەبوو بەو هاوپەیمانێتی کە دروستی کردبوو زۆرایەتیان هەبوو وەکو باسم کرد سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیان بەدەست بوو ئەو ینی خاڵی هێزی خۆی لەدەستە بە شەقام ناتوانرێت کێشانە چارەسەر دوخولێکێکمان ماوە سەبارەت بە ئەو دیمەنانی ناو پەرلەمان دەیبینی ئاسایە بەردەم پەرلەمان کە دەستیان بەسەرداگرتووە ئاسایە خودەوە شکاندنی پەرلەمانە سەدرەکان سید موقتەدا سەدر زۆر داوای پاراستنی هەیبەتی دەوڵەتەکات زۆر داوایەوە کە دامەزراوەکانی دەوڵەت ڕێز تێگیراو بن و زۆر داوای دەوڵەتەکات یعنی لە بەرامبەر لا دەوڵەتە ئەمە وا پارێزراوە بوو کە ئەو نفوزەی کە هەیبوو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە نوێنەرەکانی بوون پارێزگاری لێ بکات نەک ئەوەی لە دەرەوەی ئەوە ئێستا ئەبینین ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەلایەنگرانی ئەوەوە بەو شێوەیە مامەڕی لەگەڵا کرێ لە ڕاستیە هەموو هێزەکانی تریش ینی لە هەرێمی کوردستانیش پارتی ئەوەی ممارەسە کرد بیرتانە چۆن هەندێک خەڵکی بەڵتەجی ناردە سەر پەرلەمان من ینی زۆر ئەمە هەردووکی بەراورد ناکەم بە یەک چونکە ئەو ڕۆشتن مەسەرەن لە ڕاگەاندەکانیاندا لە پەرلەمانتارەکانیاندا بەڵام ئەوە شێوازێکی دروست نییە بۆ مامەڵەکردن لەگەڵ پەرلەمانە و بریا پەرلەمانتارەکانی خۆی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەهێشتایەتەوە و لە ڕێگەی پەرلەمانتارەکانیەوە هەوڵی ئەوەی بدایە کە هەر داخوازیێکی هەیە بەجێ باش بە کورتی وەکو دواوتە چی چاوەڕێی دەکەی شەڕ ڕێکەوتن لە عێراق پێم وایە لە ئەخیری مەتافە دیسانەوە ئەوە هەموو لایەک ناچارە بن بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ شەڕ یەکێکە لە ئەگەرەکان بەڵام شیعە لە عێراق مەرجعیەتێکیان هەیە کە لە ئەخیرە ڕەنگە تەدەخول کات دژ بە هەر ڕوبەڕووبوونەوەیەک و هەندێکیشان هەست بە بەرپرسیارەتیەکەن و هەوڵیەوە دەن کە نەخزێنە ناو شەڕەوە بەڵام یەکێکە لە ئەگەرەکان دووران
ئەتوانم بڵێم ئەگەرێکی لاوازە هێشتا بەڵام یەکێکە لە ئەگەرەکان و ئەگەری بەهێزتر لە شەڕ بریتێلەوەی کە لە ئاخیرا بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ. بەڵێ سوپاس دەکەم، زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر یوسف محەممەد، سوپاسی ئامادەبوونتان دەکەین. هەربژی سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.